بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە وڵاتی ئێران بۆ خۆپارێزی لە هەرێمی کوردستان ماوەی 4 ڕۆژە جموجۆڵی گەشتیاری لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران وەستاوە. تەنها ڕێگا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەدرێت لە ئێران بگەڕێنەوە. تا ئێستا زیاتر لە 650 هاوڵاتی لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران گەڕاونەتەوە و لە سۆران و ڕەواندز و شەقڵاوە شوێنیان بۆ دابینکراوە. ئەمە لە هاوسەی وڵاتی ئێرانین لە ئێران بەڕسمی ئەلان کراوە ئەمەش بە حکمی هاوسێ بوونمان و جوولەی تیزاریمان دەگەڕەوان هەروەها چوونی هاوڵاتیانیمە بۆ ئەو دەڤەر بە بەردەوامی بۆ نەخۆشی بۆ هەر کارێکی دیکە حکومت بڕیاریدا کۆمەڵێکی ئیجرات بکە لەوانە داخستنی حدود بە هەموو چالاکیەکانیەوە سالاکی بازرگانی سیارەکی هاتوچۆ هەروەها خەڵکێکی زۆرمان لە ئێران بوو پێویست بوو بگەڕێنەوە چۆن بتوانین لەوانە دڵنیابین کە لەوێەوە بەهۆی بوونیان لێەوە ئەو ڤایرۆسیان هەڵنەگرتیا ئیجرعاتەکانەوە بوو لە حدود پێشوازیەکردن لێرە لە چۆمان هەتا گاتە شەقڵاو تا هەولێریش کۆمەڵێک شوێن دیاریکردن بۆی کە خەڵک پێشوازی بکەین ماوەی چەند ڕۆژێک لەژێر چاوە پێشکرین دابن ئەو بە خواردن و مەسروف و گواستنەوە و مانەوەیان لە ئوتێل و ئەو شتانە هەمویان لەسەر حکوومەتە تەنها پشکنین هەر 12 ساڵ سعات جارێک پشکنینیان بۆ دەکرێت و ملاقاتیان دەگەڵ خەڵکی جارێ نابێ بۆی بتوانین دڵنیابین لەو مەسەلەیدا خۆشبەختانە ئاخرین پشکنینی ئەو ڕۆمانەوەیە کە هیچ ڤایرۆسێک لە منتیقەی ما تا ئێستا هیچ حاڵەتێک و نیشانەیەک نییە کە مەترسیەوەمان بداتێ. تەندروستی سۆران دڵنیایی بە هاوڵاتیان دەدات و ڕای دەگەێنێت هیچ حاڵەتێکی گوماناوی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەدی ناکرێت لە نێو ئەو هاوڵاتیانەی کە گەڕێنداونەتەوە لە وڵاتی ئێران ڕاشی دەگەێنێت تیمەکانیان هەر 12 کاتژمێر جارێک پشکنین بۆ ئەو هاوڵاتیانە دەکەن هەر هاوڵاتیەکیش کە دەگەڕێتەوە کوردستان بۆ ماوەی 14 ڕۆژ دەخرێتە ژێر چاودێری پزیشکیەوە. بە هەمان شێوەی ڕۆژانی پێشوو تیمی تایبەت بە برین چاودێری تەندروستی سەرپەرشتی چاودێری ئەو نەخۆشانەکاتن ڕۆژانە 2000 پشکنیان بۆ ئەنجام بدرێتن بەیانیان و ئێواران جگە لەو پشکنینە ئاسایانش لە کاتی پێویستی دکتۆری پسپۆری تایبەتمەند بۆ نمونە پزیشکی دڵە پزیشکی نەخۆشەکانترە ئەو پزیشکەکە ئاگادارەکرێتەوە سەردانی ئەو شوێنە ئەکاتن بۆ ئەنجامدانی چارەسەری پێویست. نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشیەکی کوشندەیە و بۆ یەکەم جار لە وڵاتی سین سەری هەڵداوە بەنێو چەندین وڵاتی جیهانیشدا بڵاو بۆتەوە لە ئێستاشدا لە هەرێمی کوردستان بۆ ڕێگریکردن لەو ڤایرۆسە ڕێکاری پزیشکی پێویست گیراوەتە بەر. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.